نوری نەمر بەرجی چوارم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولان. ڕەهەندە دنیاییەکەی زانست. مرۆڤ کە ئەو هەموو کتێبە زۆرانە دەخوێنێتەوە کە بەلایەنگری و بێلایەنیەوە دەربارەی مێژووی زانستی کۆن و نوێ و بەراوردکردنیان نووسراون، خۆی پێناگیرێت هەز نەکا بە شانازی. ئەوە تا لە چاخی زێڕینی موسڵماناندا ئەو سەرچاوانە دەربارەی زانستی پزیشکی و بیرکاری و ئەندازە و لە قەجیاوازەکانی زانستە سروشتیەکان نووسراون. هاوشانی ئەو کتێبانە بوون کە لە بوارەکانی تەفسیر و فەرمودە و زانستی کەلامدا نووسراون. لە جابری کوڕی حەیان ڕابەری زانستی بیرکاریەوە بیگرە تا دەگاتە ئیبن سینا و ئیبن بەتوتە و خوارزمی و زەهراوی کە بە مامۆستای نۆژداری دادەنرێت و کتێبەکانی لە زانستی نەشتەرگەریدا بۆ ماوەی 10 سەدە لە خۆر ئاوا وەک سەرچاوە خوێنراون. تەنانەت کاتێک گۆڤارێکی زانستی باسی ئەم کەڵە زانایە دەکات، سەردێڕی باسەکەی بەم جۆرە دەنووسێت: ئەو زانایی 1000 ساڵ ژیاوە. سەدان و هەزاران نمونەی هاوشێوەی ئەمانە هەمویان شاگردی قوتابخانەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بوون. بەڵام ئایا بۆچی لای ئێمە ئەم مرۆڤە مەزنانە نەبینراون و تاوەکو ئەمڕۆژ زۆر کەس نەیان ناسێت؟ نەبینینی ئەمانە بێ ئاگاییە لە ڕووی هەستەوە. لە خۆر ئاوا ئەو جۆرە کەسایەتیانە هەمیشە لە بەرچاون، چونکە ئەمانە لەوێ چەنگردێکن لە چاو سارادا ڕۆیشتون بە حەوادا. ئەگەر زۆر بەرزیش نەبن چاو هەر دەیان بینێ. لە بەرامبەردا لای ئێمە لووتکە و بەرزیەکانی لە زۆریدا زنجیرە و لە پەنایەکدا ڕیزیان بەستووە، نەپێورانیان وای کردووەنە ناسرێن، واتە ئەوان وەک کۆمەڵە لووتکەیە گوهان کە بەتەنیش یەکەوە بن، لە نێویاندا دەشت و شیو نییە تاوەکو دەربکەون و بناسرێنەوە. کە دەینە سەرباسی خۆشمان، دیارە ئێمە بێوەفاییمان نواند بۆیە واجیرۆدەی ئەم حاڵە بووین. نەمانتوانی مافی تەواوەتی ئەو شاکارانە بدەین. لەو کاتەدا کە خۆر ئاوا بەمانەوە ڕاپەڕینی زانستی ڕێنیسانسی خۆی بەرپا کرد، ئێمە نەمانتوانی لە داوی هەندێک شتی پڕوپوچ خۆمان ڕزگار بکەین. هەڵە لە ئێمەدایە، نەک لە پێشینانماندا. ئەوانە هەڵن کە وەک میراتخۆر کەوتن بەسەر ئەو میراتەدا. هەڵە لەوانەدایە کە لە ناو دەریادان و نرخ و بەهای دەریا نازانن. دیارە ئەوە تەنیا ماسیەکانن کە لە دەریادا دەژین و نازانن دەریا چییە. باڵەوانانی جیهانی ڕۆح. ویلایەت ڕەهەندی پێغەمبەریەکەیەتی لە پلەی دووەمدا. لە مەیدانی ویلایەتدا کەسانی وەهای پێگەیاندووە و لەو دەرگایەوە کە کردوێتیەوە بە چەشنێک بەرەو ئەوجی کەماڵات بەرزی کردوونەتەوە، تیایاندایە دەڵێ: ئەگەر پەردەی غەیبیش لا بدرێت یەقینم زیاد ناکات. هەشیانە لایەنە نهێنیەکانی قورئان و سوننەتشی تەڵ دەکات و لە هێما ڕاز ئامێزەکانی نەخش دەچێنێت. ئەوە قەسیدەی جەلجەلوتیە، ئەوە نەهج البەلاغە، ئەوەش مەثنەوی و فتوح الغەیب و فەسوس و فتوحات المەکیە. ئەدیسۆن لە یەکێک لەو ڕۆژانەیدا کە هەستی ئەمەکداری لە ناخیدا دەبزوێت قسەیەکی لەم جۆرە دەکات. لە کتێبی الفتوحات المەکیەی محیدین عەرەبیدا ئەو ڕێگەیەم دیتەوە کە منی گەیاندە کارەبا. پەراوی الفتوحات المەکیە کە ئێستا لە بەردەستماندایە پڕیەتی لە نهێنی، ئەگەرچی هەڵێنجانی کارەبا و ئەلکترۆن و گڵۆپی کارەبا لە دەربڕینێکی ڕاز ئامێزی قورئانەوە لە چەند خاڵێکەوە کەوتبێتە بەرڕەخنەش، بەڵام من پێم وایە ڕەخنەگرتن لە ڕووداوێک کە تەویلەکەی ئاشکرا بووە هەوڵێکی خۆویستانەیە. مرۆڤ دەتوانێت لە ڕێگەی ویلایەت یان لە ڕێگەی توێژینەوە لە ناو تاقی گەزانستیەکان و ناوەندەکانی لێکۆڵینەوەدا بگات بە دۆزینەوەی چەندین نهێنی. جا ئەگەر ئێمە لەمەو پێش نەمانتوانی بێت یان ئێستا نەتوانین بگەین بەو نهێنیانە، دیارەوە دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئێمە لە بیرکردنەوەی لۆژیکیانەدا هەژار و کەساسین، دڵمان لاوازە و لە بڕیار و لێبڕانەکانیشماندا کۆڵەوار و پەستین. دەرکی ئێمە کۆتایە لە ئاستێگەیشتن لە بەرهەم و شاکارەکانی کەسانێکی وەک ئیبن عەرەبی و مەولانای ڕۆمی و ئیمامی ڕەبانی و بەدیع الزەمان کە ئەمانە کۆمەڵە قامەتێکن پێش سەردەمەکانی خۆیان کەوتون. چ جای ئەوەی دەرک با گەورەی کەسایەتیەکانیان بکەین کە ئەمە وابێت دەیئیتر چۆن لە شاهی نەقشبەندی یان معروفی کەرخی یان شازەلی یان شێخی گەیلانی و حەڕانی تێدەگەین. با ئەوەش بزانین کە هەموو ئەوانە جگەلەوەی شاگرد و قوتابی قوتابخانەکەی پێغەمبەر بن چیتر نەبوون. ڕاستە ئەوان لە چاو ئێمەدا بلیمەت بوون، بەڵام لە چاو مەدرسەکەی حەزرەتدا تەنها دەستەیەک شاگردن. گیانم فیدای ئەو شاگردانە بێ. ئەوان شەیدایانی نور بوون و بە دەوری نوری نبوەتدا ببوونە پەروانە. خۆ ئەگەر چاویان بەسەر جیهانی غەیبدا کرابێتەوە، ئیمام سیوتی دەفەرمێت: من لە ژیانمدا بە بێداری نەک لە خەوندا 28 جار حەزرەتی محەممەدم بینیوە. ئەوە لە سای ئەو شتانەوە بووە کە لەو سەروەرەوە فێر بوون.
ئەگەر بەرەو ڕۆشنایی کەوتبنە باڵە فڕکە ئەوە بەهۆی هێزی کێشمەندی ئەوەوە بووە. ئێمە بەندکراوی زیندانی سێ ڕەهەندی مەکان و ڕەهەندە ڕێژەی یەکەی ترین کە زەمانە، بەڵام ئەوان مەوداکانی مەکان و زەمانیان بەزاندووە و لە مەودایەکی تردا ڕەنگە هەموو ڕۆژێک ڕوبەڕوو ئەژنۆ بە ئەژنۆ لەگەڵ پێغەمبەری خوا ژیابن. تەنانەت یەکێک لەوانە دەڵێ ئەگەر بۆ تەنیا ساتێکیش بە دیداری شاد نەبم لە ناو دەچم، چونکە هەموو بوونی خۆم بە قەرزارباری ئەو دەزانم. وەک چۆن گولە بە ڕۆژە کرانەوە و داخرانی وابەستەی هەڵهاتن و ئاوابوونی خۆرە، منیش بە هەمان شێوە ژیانم وابەستەی شوێنکەوتن و تەماشاکردنی ئەوە. هەر کات ئەو لە دڵمدا ئاوا ببێت منیش کۆتاییم دێت و نامێنم. ئەوانە قوتابی پێغەمبەر بوون، بە کۆمەچی خوا لە داهاتوشدا نمونەی ئەوان هەڵدەکەوێت. ویلایەت مەیدانی من نییە، خۆگەر بڕیار بێت لە بەزمی ئەولیادا شتێک بم ئەوە قەتمیڕیانم، یان تەنیا حەیرانێکی ئەو دنیایم. بە ئیزنی خوا لە داهاتوودا لە سایی کۆمەڵە بێداربوونەوەیەکی تایبەتیدا زۆر چاو بەسەر حەقیقەتدا دەکرێنەوە و قسەکانی بەندەش پشت ڕاست دەکەنەوە. پێغەمبەرمان حەزرەتی موحەممەد صلی الله عليه وسلم هێندە ڕابەرێکی مەزنە، ئەوە تا شاگردەکانی پێشەموو ئەوانە کەوتون کە لە ڕۆژگاری ئەمڕۆماندا بە ناوی ڕۆحیانەت ناسی و یەکبوون لەگەڵ وزەی گەردوونیدا بەرگی ڕابەریان پۆشیوە و لە بازنەی بەتاڵدا دەسوڕێنەوە. ئەگەر پێشاتەکان بەم جۆرە لەسەر ڕەوتی سروشتی خۆیان بەردەوام بن، ئەوە هەر لە ئێستاوە دەتوانین بڵین دنیای ئایندە دنیای حەزرەتی موحەممەدە صلی الله عليه وسلم. بەڵێ، محیدین ئیبن عەرەبی ئەمڕۆ ئەوەندە خۆر ئاوای سەرسام کردووە، تەنیا لە ئەڵمانیا هەزاران کەسی بەڕەچەڵک ئەڵمانی لە سایی ئەو ڕووناچیەوە کە محیدینی ئیبن عەرەبی و هاوێنەکانی پەخشیان کردووە دەڵێن محەممەدن ڕەسوول الله. جا ئەگەر لە جەیەکدا شێخ عەبدولقادری گەیلانی یان مەولانە جەلالەدینی ڕۆمی یان ئیمامی ڕەبانی یان بەدیع الزەمان سعیدی نورسی بتوانن دڵان بەرەو حەزرەتی موحەممەد وەربچەرخێنن، ئەوە ئەمە لە سای ئەو هێزە پیرۆزەوەیە کە بە تەواویمانە تایبەتە بەڕابەر و مامۆستاکەیان. مەولانەی ڕۆمی مرۆڤێکی مەزنە، ئەگەرچی هەندێک سەبارەت بەو زیادەڕۆیی دەکەن و دەیخەنە مەنزڵی سەروەرمان. مەولانە یەکێکە لەو قامەتە باڵا خاوەن دانستانەی کە بەرەو دنیای جاویدانی چارۆکەی هەڵداوە و ئاشنای جیهانی مەلەکوت بووە. نوێنەری بێهاوتای عەشق و ناڵە و هەژان و خواویستیە، بە یەکێک لە گەورەترینی ئەو کەسانە دادەنرێ کە شێوازی نمونەهێنانەوە و جێرانەوەی چیرۆکی داهێناوە بۆ گەیشتن بە حەقیقەتی ڕەها. لە هەمان کاتیشدا یەکێکە لە پێشەنگەکانی پەیو و بەیان. شارەزایان دەڵێن یەکێکیش لە ئاسا سیحریەکان بەدەستی ئەوەوە بووە و هەرچێت چوو بێتە هەرێمەکەیەوە لە ئاز ئەفسونەکەیدا سەراسیمە بووە.